قبليني بكراسك ملتكتاني تنكي بلي شولي حلبينو فرتو فعلي والا من ناكرت والله بابا تاو ما كرت هرو ما بو گەورم خدا بەردارتان بێت ئەوانەی سەرپێتی فەرمانەکانی جەنابەت دەکەن چەند کەسانێکن لە ژمارەی پەنجەکانی دەست ڕەت ناکەن هەموویان فەلاقە دەکەم ئەوانە سەفلان نمەک حرامن قەت چاکەیان بە چاوداناوێت بەگم ڕاستە چاکرد لەگەڵ کردینە بەڵام وس 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 قسان نەکەی حەقوایە داردێ سەرت لە ڕاستەم بڵند نەکەی گەورم پارهاوینەی لەبیر چوو پیاوە شەرەفەکانی من نەبووایە کەشتت لێ دەبووە فەرید هەرمانەکەت هەموو لێ دەبووە چرود و کەڵ ڕەنج بە خەسار دەبووی هەر پیاوە بە شەرەفەکانی توش بوون ئاگریان تێبەردا ناڵبا ناڵبا هەی لا حول ولا قوة إلا بالله إلا بالله لەت لە شەیتانی بدات نە ڕۆژمان ڕۆژان نە شەومان شەوە لەدەست ئەو پیاوانت نەدەزانێت شەڵەت چیە نە ناموس چییە چونکە بە خۆیان نیشە وەکەتەچی قسە بکەیت دەی 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 بزانم دەبت بجێنەوە گەورم لێی گەڕێ ئەوەش گەل و نەزانە هەی نەزان پێشینان دەڵێن دەست بە کڵاوی خۆتەوە بگرەبانەی بە بەس خوددا دەستم بدات دەبێ بەدەستی خۆم کڵاوەکەم بدەمە بەربات نا وا دیارە پیاوێکی زۆر بەدی ئەدیارەتو نەبووی وەختی هاتیەوە گوندەی وەقت بوو لە برسان بمری ئەمە نەبوومایە ئەوتان لە بیریش چوویەوە گەورم خێرت بێ نەکردم ئەم نیژ ڕەنجم لۆدای کارم لۆ کردی بەگم ئەتوو پێشە هەندە خراپ نەبووی ماوەیە کەتەوە و پێت لەبەڕە هینایتە دەرێ خوددا قبول ناکە وامان لێ دەکرێت بەسە چیتکە مەڕێسم نازانم ئەم بۆ کو چاوەڕوتان هەیە لە بەرامبەرەمە قسام بکەن ئەدی هەرەتو نەبووی وەقت بوو لۆژی ئێشێت و هاردی ئەمە نەبوومایە هەوکەش و هەتا دەشمردی هەر مەڕەمەنی دەمایەوە آخر ئەم نیشتێ ساڵی ڕەبەق ناو مالیم لۆ کردی هەتا دڵە بەردەکەت نەرم بوو گوڵە نامدۆ داخوازی کردم آخر بەگم و هەڵمان دەزان قسمەتی خوا قەدڕت نابیتەوە بەرێ قسمەتی خوایە هەر قسمەتی خوش بوو پارەی دایە و داکتی سواری ورانی کرد و ناردیە دکتۆرێ لە هەولێرێ ها زۆرداریەمان لێ دەکەی ئەتۆ هەر قسان بکە بزانە سەر و سکوتت ئەو سارەکە رە قسەی پر و پوت زیاتر چت کردیە هەوکەش بە خۆت و ئەو فەردەگەرمەی هاتی وەلا بەگم نەهاتی بوو ئێدار وەرن ماڵەکەشم لێ نەدا بەشکەن ئەتوو دەستە بەسەر هەموو ماڵ و سامانی مەدا کەیفی تووشی ژن بێنی ئەو غایە ئەوی بەدڵی تی باشە ئەوی کەملی بشێ یەڵا بڕۆ نەدرێ یەڵا چۆنیکەن وەرە گەورم تبینێ ئەوەندەکەیشم پێتە فەرموو گەورم چییە مام حەمکۆ دەبینە مەوکانە بەشداری گفتوگۆ ناکە لە دیوەخانێ بە تایبەتی وەختی من لەگەڵ جۆتیاران قسان دەکەم
برێم چ بەکەم ئەوە نەبوو دوو قسەت کرد وا دیارە قسەکانی منت بەدڵ نییە با گەورم ڕام لێ بەڵام وەڵامی پێناوێ هەوکە ئەمن گەورەی ئەو گوندەی نیمە با بەرێ وەڵا ئێ باشە ئەمن بە هەموو شتێک یارمەتی خەڵکی ئەو گوندەی نادەم با ئێ کەس هەیە برێ سەرام بکە تو کەم تەرخەمی دەکەی بەرامبەر بە گوندەکەت درێم گەورم ئەمن پیر بە و تااقەتی ئەو بەزمەڕزەشم نەمایەنا جۆ بگرە واقعم کۆ جۆ بگرە پیربوونی میربوون لە گۆڕێ نییە دەمەوە چیزاران زمانت خۆشکەی و ئیشی خێرەی پێ بکەی هەتوو ڕیشتپی جۆتیارەکان بڕوات پێ دەکەن بڕۆ ناویان گەورم ئەمن چ بکەم بە کۆرە چۆشی من چ دەکرێت بڕۆ ناویان پێیان بگەینە پێیان بڵێ کە خوا لە بنەڕەتەوە وادانایە ئاغا و فەقیر هەر هەبووینە هەژار و ڕەش و ڕوت و جۆتیار هەر هەبووینە لۆ ئەوەی ئاغا و بەگ و دەوڵەمەند کاریان هەڵسوڕێنن پێیان بڵێ نابی کەس بەو دابەشکردنە ناڕازی بیت تێگەیشتی بەتەمای خوای ئەمن خۆشەویستیمە ئەمن لەویش بترازێتن لە منیش بترازێتن لە بۆ کەسی تکەنیە ئەمن بۆ قسەی نەکراوەم ئەو بەژن باریکە ژەر لە مندا وەشێتەوە 10 ساڵە 10 ساڵی ڕەبەقە خۆم لەو سێوەخانی هەڵگرتیە بەڵام ئەو ئاگای لە من هەر نییە هەدی محەممەد دەبیت جاریت کە لەولای قسەیان لەگەڵ یەکتری کردبیتن ئەو محەممەدە ئەو هەتیمی سەبەی بدە لە دەستە من هەردەی خنچێ دەفشە فرش ئەتوی هەندەی پیاوی بخنچێنی تۆ لەم ئەو دەستە دەلەرزیتن چ بکەم نەدڵم وەختە شێت نەبووم هەقیتی هەر دڵەر بیتن وای بەسەر دێ لە بۆ سێوەخانی بتاندید واک و دەستیان لە ناو دەستیەک نابوو هەرکە چاوم پێیان کرد چاوم چوە پشتی سەرم هەر باسانە بکەن خۆ بەدەستەوان نییە ئەم کابراشی لە خوددا ترسم چ ببینم و چم جێ لێ ببی دەی خەمەڕوو بەبێ زیاد بکەم بسم الله الرحمن الرحيم نيتم هيا صلاة لبعيس يا معقولي خومان سيا ليه آسودني ليه هوالي چي گرنگت پيا بەڵێ گەورم لە بۆ هەواڵم پێیە بەڵام جارە نوێژەکەت دەکۆڵکەوە سيبكە بايس سيبكە بدوێ گەورم دەتو جارە نوێژەکەت دەکۆڵ بکەوە پاشان تەکبیرێکی لە حاڵی خۆمان هەر دەکەیت تەکبیرێکی لە حالی خۆمان دەکەین گەورم حەزم دەکرد جارە نوێژەکەت دەکۆڵ کردباوە هذا نوێژم پێ ناکرێ هەتا قسەم لێ نەکەی سڕووی دایە بايس سيبكە بەگم بڕۆنە دەرێ بەگم سيبكە بايس سيبكە بدوێ قەتم وانە دیکی گەورم قەتاو قەتش ئەوها نەدەدیتم ئەگەر ڕاستی دەوێ نەمدەویست دومە هۆش دڵتەنجێت دەخ سيبكە بايس هەتا دلم ڕانەوەستایە گەورم ئێستا بە من وایە هەواڵێکی ئەوهام پێڕاگەیان بای دڵخۆشم کرد بای سيبكە بايس سيبكە گەورم ئەتوش زۆر باشە من دەناسی
ئەو خودایە گەورەیەش دەزانی ئەمن چەند بە تەنگ پاراستن و پارەداری و ناوداری توما ئەو زەنازانمە تو کو لە من گەیشتی ئەتوو هەردەم زێگا بڕوای من بووی باش سەربەرز و شادمان قسەی بکە باش خدا پایدارترت کاتن گەورم میر و سەروەت و ماڵ و سامان هیچ نییە پیاو دەبی بە تەنگ شەڕەفەوە بیتن ئەتوەوە دەڵێی چ باش ڕێنە دەکەی گەورم پیاو ئەو پیاوەیە نێری شەڕەفی هیچ جۆرە گەردێک پێ بوو مەبەست گەورم ناتوانم نا سەوەندەکەی یان سێوەخانێکتت گەورم خۆی کە چ بچیتی دوێنێ لەلایکانی بەرمان لەوێن دەرێم دێت لەلایکانی بەرمەڵات چی دەکەی لەگەڵ چێ بوو لەگەڵ محەممەدی بوو پێکەوە ڕاوەستا بوون باسی دڵداریان دەکرد بەژێ خۆم جێ لێ بوو عشق بازیان دەکرد سێوەخانیش محەممەدیش بە سێوەخانی دەگۆ لە هەردوو چاوی خۆم خۆشتر دەوێت نەوەک باوت هیچ هێزێک ناتوانانی لێکمان بکاتن سێوەخان وەڵامی دراوە دەگۆ ئامۆزاجان خەمت نەبی دڵمانێکە و هەر لە بۆ یەک دەبین بەهابی شمارەمانێک نەبڕی لە دووری وان زەماوە ساز دەکەین باش بەرە گەورم بڕە با بڕۆین گەورم ئەو حالە باشە باش با خۆم بگۆ ساوند بکەوە جۆت قوڵاقکە ئاگام لێتە چ دەکەی و چ ناکەی لەبەر هەندێکە دڵم بیر لە هیچ شێشی نەکەیەوە ئەمن لە مافی خۆم زیاتر بیر لە هیچ شتر ناکەمەوە نەماف و نەفەرەماش هیچ شتێکت لای من نییە مافی من وەک تیشتی خۆردیارە بە هەوری پیس و چڵکن شوم بزر ناکرێت بڕۆ لە خۆتەڵدا نامەوێت جۆم لە قسەکانت بی هەموو خەڵکی گوندی دەزانن کە بە خۆت ئادی ئەوە حەف ساڵە تونانی من دەخۆی نا بەڵێنت دامێن کە حەف ساڵان ڕەنجبەری بکەم ئەتوش سێوەی ئامۆزەخانم بدێ گورەبی بڕەوە هەی سەی بچان دەمردی ئێستاش حەف ساڵ ڕەنجبەری خۆم بە قەول و بڕی بەڕێ کرد بە هەموو ترش و تاڵ و ئازارەکی قایل بووم چکە وام دەزانی مەرجم لەگەر ئەو کەسەی کردێت کە مانای مەرج دەزانی ئێستاش کاتی ئەوە هاتێت داوای مافی خۆم بکەم بیبڕەوە بانێر پەرپەر مافی خۆشم پەلپەلم دەکەی کەی ئەوە ڕەوای حەقا واگەیان زمانی شت درێژ بووە گەورم ڕاوەسە ناوی خوای بینە گەورم کات لێ دەکەم ئیشی شەیتانیە باخی نەرژێ تبیسن هەوراز بەڕووی کاکە خان ئەو کوڕە عشق سێوەخانی لە کەلەیدایە برا ئێمافی خۆشیتی بەران شوێن چ دەکەی لەگەر ئەو بەگەستەگەی چمە دەزانی ماف چییە و چ چنیە و چ چییە باوکم هەروازی لێ بینە جام کە پڕ بوو لێی دەڕژێ ڕاستە کاکەمانە هەر کەسێکی بیوچی محەممەدی و هەی بەسەر دێنێ و سێوەخانێ دەوەڵڵاهی مادەم ئەو محەممەدە ئەوەندە دڵسۆز و پاکە بەرامبەر بە سێوەخانی شەرت بی لە شەرتی پیاوەتی بە هەموو شتەشی ئەمن یارمەتی بدە کاکەمانە ئەمنیش ئەو کوڕم زۆر خۆش دەوێ بێ پشتا کەسی لە پشتنیە لەو مامەسەگەی زیاتر ئەویش زۆر غەدری دەکا دەوەڵڵاهی بەڵێن بێ بەڵێنی پیاوەتی سەلمانم لێیان بەختەکەم هەتا بە منازی خۆیان دەکەن سڵاوتان لێبی سەڵاو بەخێر بێ کاکە محەممەد ئەوە پەشۆکاوی لۆ ئەوە دەمبینن کەس دیاری کەس چ بکەم کە تیمە ژێربارێکی زۆر گران بەڵام هێشتا بەرچاوم هەڕۆ ناکە کاکە محەممەد پشی درێژ بی دنیا هەر شەو و ڕۆژێک نییە برام زۆر ڕاستە هەمش خۆم لۆ ڕۆژەکانی دوای ئەو شەو ڕۆژە هەلگرتیە های لە مرد نەکەوی ئەتوش پێو هەتا ترسی نەتێژی تامەزرۆی شیرنی نابی بولەت بەرزبی کاچێم نورەت بەرزبی بەرز قەت وەرە بەر نەدەی کورە وەڵڵاه مافی خۆتا هەر دەبی وەریک بەڵام بە ژیری بەس ئاگاداری خۆشت بەها مامەت خەددارە هیچت بیستووە مەبەستی ئەوەیە ئاگاداری هەڵس و کەوتت بە نەوەک مامێت هەڵک ببینی و زەبرێکت لێ بدە ئەدی برام ماشەڵڵا ئەتودارێکی ئەوەندە برن نەی دەستی نەتگاتێ ئەگەر بیەوێ ئەوەندەی سەگ و سوار هەیە ئەوەندەی سەگ و سوار لە دەورەیە کورە وەڵڵا هەر بە تاوچخانشی ڕەش دەکەنەوە لە سدنیا زۆر ڕاستە ئەمن سوپاسان دەکەم ورم بەرزە پشت بە ئێوە ورم بەرزە ئەوەی پشت بە ئێوەش بەستی هەر سەربەرز و سەرکەوتووە کاکە محەممەد هیچ دڵ لە دڵمەدا ئەمن و کاکە خان و کاکە سوارە بەدڵ و بەجان لەگەرتی وەڵڵاهی لۆ گەشتن بە ئامانزت بە سەر و مال حازری زۆر ڕاستە بەڵێ دیارە سێوەخانی ئامۆزان بە هەڵەدا نەچووە دنیا هێشتا پڕخێرە کاکە محەممەد ئەوزا من دەبی بڕۆم مامەت بە دوامی نردیە گوتی گازی سوارە شکە و لەگەر خۆت وەرنەلا دەستی مزانین چی ئیشەشی نوی پێمانە بەخوا دەست پێنمدا خواتان لەگەڵ
ئامۆزای شیرینم ئەوە تو لە چێ ئەمن لێرەم هەر شوێنێکی ئەتو لێبی ئەمن لەوێم لۆ ئابزرین لۆ ئازارم دەدەیت بزر نیم لەلاتم خۆزگە محەممەدیان خۆزگە سێوە گوڵەکەم پێم بڵێ لەوا کە زیاری لە دووری تو جێم لە دووری من لۆ ئەمە کەسمێ لە تو زیاتر ئەمن ئەتو ژینمی ئەتو وام لێ دەکەی زیاتر حەز لە ژیان بکەم بدوێ بابزام لەوا کە زیاری محەممەد بڵێ سێوە گوڵەکەم بڵێ وەکو جارە خۆشمە دێ زیاتریش کچە سێوە گیان ئەمن تاقە بچکەشی تو بە هەموو چاوەڕەشی دنیا ناگۆڕمەوە محەممەد بڵێ بە قسەم بکە با بڕۆین با سەر هەڵگرین بڕۆین بچنە چێن دەرێ چ ڕووی داوە دڵم لال سوکەوتی باب مڕحەت نییە با بچینە جێگایەکی تر بە تەنیا بژین دوو لە خەڵک دوو لە هەموو چاوت چی ناسێوە گیان ناوا مەڵێ ئێمە بە گوندەکەمانەوە جوانین کەس ناتوانانی بە تەنیایی بژی کو حەزە تەنیایی دەکەی دەبی لێرە بینینەوە و لە خەڵک فێر بوون و فێری عشقیان بکەین و دڵسۆزیان لێ فێر ببین بە قسەم بکە ئامۆزاجیان با بڕۆین با سەر هەڵگرین ناڕۆین و دەبینە چقلی چاوی ناحەزانمان و وانەی عشقش بە گەنجانمان دەڵێنەوە هەموو بەیانیانیش دەبی دەنگم هەڵێنم و بڵێم ئەمن ئەو محەمەدەم کە عاشق بە دوو چاوی سێوەخانیمە با هاوارەکەشم لە هەموو دنیاە دەنگ بداتەوە کتێ چاوەکانم ئەتوو هەموو شتێکی لە ژیانی من محەممەد بەڵێ ئەتو وەکو کرد لە چاومی وەکو خوێن لە دڵ و گیانمێ دەکەواتە با بەڵێن تازەکەینەوە بە چاوان سوێنت نابی سێوەخان لەو محەممەدی بی مەگەر ئەمن بمرم ئەتوو دەلێ چ باعث سۆنی دەڵێ هەر ئەو هایە ئەتوو دەلێ چ مام حەمکۆ واللهی گەورە نابی سێوەخانی کچم لە چێ محەممەدی بەرەڵا لە چێ گەورە هەر کۆچی کوڕی براتە کوڕی برای من نییە کوڕی برای چت فەی بە تەنێ دانیشتوین پێکەوە وەچی سەیهار حەفی دەکرد بەرامبەرم دەی مەگرە گەورم دەی مەگرە گەنجە پیاوی گەورەش دەبی بە ڕەحەمی لەگەر چێ لەگەر یەکەشی پڕ بداتە شەرەفم ئێلۆ قسەچی ناکەن لۆ شەرەفی منیش بەشدانانێن چێ لەم بۆ ڕازی دەبی وا لە کچی بکرێت ئەوکە مەسەلەکەی مەشێنە سەلام بک ئەوەی ئەمە ئاگادارین لەگەڵ قسەکانی تو زۆر لێک دوورە یعنی ئەم مختانی پێ دەکەم ئەوکە ئەمە سەرم سوڕمایە سەلام بە ئایا شەرەفی تو شەرەفی محەممەدی هیچ جیاوازێکی هەیە محەممەد سێوەخانی بە تاوان دەپارێزی نامەیە پاراستنیوە چاوی کۆنەبی محەممەد بێکەسە لە تو زیاتر کەسی نییە سەلام ئەتو مامیوی ئەگەر ئەتۆ هواغەدری لێ بکەی باشە دۆستی وەچی قەت منەتی بە دوژمن هەر نییە بەگەم بە قسەی من دەکەی ئەو مەسەلەی بەخێر و شای کۆتای پێبینە محەممەد دوسێ بەس پێویستیشم بە ئامۆژگارین بۆ نییە یەڵە بڕۆنە دەریا یەڵە گەورم ئەمن دەنگ وەدەی بڕۆم بۆسی بێژەیە دوات ناخم بەس جۆ بگرە مام حەمکۆ بەزاری من بەو بەرەڵای بلێ با واز لە سێوێ بینی لۆی باشترە بەرێ پێشی بلێ مامت بە تەمایە حتا ڕوان زێت بنێری باشە گەورە گەورم لۆم هەیە پرسیارەشی بکەم دەزانم سرد لاڵوێست و قسەکانی من دەرناچی بەرامبەر بە محەممەدی جۆ بگرە باعث دڵ لە دڵ مەدا سێوەخان هەری تووە نا سێوەخان هەری منە کوڕم محەممەد پشی درێژ بی هیچ بە هاتووە هاوار پێک نایێ مام حەمکۆ تو پێم نارێ مامم لۆ ئەم لێ دەکات تکار لێ دەکەم پێم برێ ئەوە لەگەڵ ڕەحمەتی بابیشم هەروە بوو کوڕم برێد کولانەوە کو مام حەمکۆ کو برێنم کولاندەوە تکار لێ دەکەم شتێکم لۆ باز بکە ڕۆڵە محەممەد هێشتا بەهاشتی باپیت هەر لە شم و تااقەتی خۆی بوو باب و مامشت گەنج بوون
ئەمنیش تازە لە خزم و کەسانم تۆرا بووم و بەجێ وێشت بووی مەوەستە مام کۆ تکان لێ دەکەم لە قسەکردن مەوەستە نازانم لەو بە قسەکانت دڵخۆش دەبم حەز دەکەم زیاتر مامە براسم ڕووم لێرە کرد و با پێش ڕووی نەشکاندم وەکو ئاوارەیەک وەریگرتم هەر ئەو دەوروبەری بوو کە باپیرت تەماژنینانی هەبوو و بابەت کچەکی نازداریان و دەستنیشان کرد یانی داکەم ها نا مەحەمەد نا لێم گەڕێ بالۆت تەواو کەم بابت زۆر کەیف خۆش بوو چونکە قسە هەبوو داوە لەگەر کچەی بینی هەبوو بەڵام ئەو مامە کافرەت ئەو پێویستانە پێدا ئاردی چەقاند و بۆتی خۆشین و ترشیبی ئەو کچە لەو نەو نابی لۆ سەلیم بەجی برامی وەڵا بە زۆر و زۆر دەکاری لێ ئەمارە کرد و لێیان گۆستەوە کو یانی بەڵێ بەڵێ دایکی ئەو سێوە خاوی تخوا ئەوە بەڕاستیتە بێگومان مەحەمەد بێگومان ئەوە لەگەر بابەتی بە حەق نەکردی ئەو زە لەگەرە تو ئای زۆرداری کەل لە ڕق غەدرت لە بابیشم کردیە ڕۆڵە مەحەمەد بابێنەوە سەر باسەکەی خۆمان مامەد ئەمنی هەنای تەلات هەتا لە بنجێت بخینم بەڵکو وازە سێوەخانەی بینی و لێ دوورکەویەوە ئەوها باشە مام حەمکۆ ئەتووی پیاو چاک ڕازی دەبی دوودڵان لێک بکەیەوە ڕۆڵە مەحەمەد ئەمن قاسیدی مامتم و هاتیمە لات بەڵام ڕۆڵە ئەوەش بزانە حەجیز ئەمن دڵم نایە پێ دڵێ وازی لێ بینە باشە مام حەمکۆ باشە مام حەمکۆ چارەسەرێکمان لۆ بدۆزەوە ڕۆڵە هیوەشی مامت حتا دژمنداریشی بە سەگایەتیە زەر سەرچیق نەچوو بێم نیازی زەبرۆشان نەچێت هەیە زەبر لە چێ لە من بەڵێ لە تو بەڵام نازانم کەینی ئەوان دەیدەزانم جارێ بە قاسیدی دەبنێتە ڕواندزێ لۆلای میروەسمانی برایمیری گەورە ڕەواندوزێ باشە مام حەمکۆ چ بکەین باشە نازان ڕۆڵە نازانم تکات لێ دەکەم مام حەمکۆ ڕۆڵە هیوەکی مامت ڕێزی پیاو چاک و ڕیشتپیان ناگری باشە ئەدی چارە ڕۆڵە هیوەکی مامت حتا لە ئیشی خێرێشا سەگە ئەتوو هەردەچێ ڕوانزی بڕۆ لەوێ لای من لە عەجز تەبارەکی ئەو دۆستی نزیکی مامتە بڕۆ لای پێی بڵێ و دڵی خۆتی پێ بڵێ و داوای نامەچ لێ بکە بەڵکو دڵی مامتی پێ دەردەوی باشە مام حەمکۆ ئەمێن عزیزی تەبارەکی دەبینم کوڕم ئادەی بینی السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. برايان شاية وزمن بابزاني عز التبارك سماع عندك أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا صدق الله العظيم. ئام شارەکانی ڕاوەندووز برا محتەرەمە کادم بەندە زۆر مەسروورە کە بە مقابلتان ڕاوەستاوم و بە ئیخلاصەوە لۆتان معلوم بکەم لەو ظروفەی ئەوەی لەسەر ئێمەی ئیسلام واجبە چییە؟ بەخواوەرەکەت لە گەنجە خوێنگەرمەکانمان دژ عوسمانەکان ئەستەغفر الله کفرە کوڕم ئەوە کفرە خدایە لێی مەگرە جاهیلە مامەستا لێ جاهیلە کوڕم برام قسەیەک مەکە کە مخالفی مەنافعی سوڵتانی عوسمانی بی ئیسلام هەروە ئەموریان بردیتە سەر سلطان و میر و پادشا
تمشي امور دكن احتفاظ بدستوري اسلام دكن رعيش تبي خدمتيان بك مامۆستا عەزیز ئەوە ئەتوو دەڵێیت چی ئەوەی خزمەتی بێگانە بکە دیارە زۆڵە عوسمانیەکان دژمنمانن دڕندەن دەیانەوێ وڵاتمان داگیر لطفاً تەنویرم بفەرموون ئەنگۆ سەبر لێگەڕێن باش شتێک بڵێن دەفەرموو مامۆستا ئەمن بە گوێرەی کتاب و علم و معرفەت قسەتان لۆ دەکەم طەبیعی دینی ئیسلام دەڵێ ئیسلام نابێ شەڕ ضدی ئیسلامی برای خۆی خەڵق ئەرێ مامۆستا هەوڕۆکە دەبینی قسەکانی حەلەق و بەلەق دیارە دەمانەوێ مەقسەدت زیاتر ڕوونکەیەوە مەقسەدت چییە مەلا برا محتەرمەکان برا مسلمانەکان ئەگەر شخصێک ئیمانی بەباری تەعالاهی نابی مەقسەدیم ئیسلامەکی حەقیقی بی ئەوە بیر لە شؤونی دنیاوی ناکاتەوە بەڵکو هەموو فکری لە شؤونی دینی بە عەمەل دەینی هەتا عاقیبەت ببیتە بەهەشت ئینشاءالله بەهەشتین براینە خوا بەخۆی ئاگای لە خشپەی مار و مێرووە ئیسلامی بئیقاد جێی جەهەنەمە ئەو جەهەنەمەی ما شاء الله 80,000 برمیلی نفطی للحظه صرف كويش اسلام بشرط وشروط جنتي بنسيت بيها مقدما دبي اطاعي خدا وفي غنبرو ملاو شيخ ورجالي دين شكا پارێزگاری خاک و نیشتیمانیش دژی داگیرکەر و بێگانە ئەرچی سەرشانی هەمومانە و پێویستە لا تێگەیشت بکەنم عوسمانیەکان داگیرکردنی عوسمانیەکان لۆ دینی ئیسلام تەقەڵا دەکەن ئەوەیە مایەی ئیسلام بکاتە کولی جەیەکی هدفيان وحدتي اسلام عام العام ايان اوي ايرش بكرن تا اسلامتي نفوتي امن شخصيا لقليان او شيئا بحقتي مشروع ددانم لبرهندي رجاء علم كان هدي اوي ضدي عثمان كان تك هالقري وشري بكا كافرة بريا كافرة وداش مكان پارێزگاری خاک و نیشتیمانیش دژی داگیرکەر و بێگانە ئەرچی سەرشانی هەمومانە و پێویستە لا تێگەیشت بکەنم عوسمانیەکان داگیرکردنی عوسمانیەکان لۆ دینی ئیسلام تەقەڵا دەکەن ئەوەیە مایەی ئیسلام بکاتە کولی جەیەکی هدفيان وحدتي اسلام عام العام ايان اوي ايرش بكرن تا اسلامتي نفوتي امن شخصيا لقليان او شيئا بحقتي مشروع ددانم لبرهندي رجاء علم كان هدي اوي ضدي عثمان كان تك هالقري وشري بكا كافرة بريا كافرة وداش مكان جيو مكاني جهنم وبئس المصير شاركاني راول هام شاركاني راون دوس چاک بزانن نابی لطرفی ئێمەوە شتێ بکرێ کە مخالفی مەنافعی سوڵتانی عوسمانی بی تێگەیشتن بەس ئەمن دەیناسم چ ماڵەکە ئەو هەموو خەڵکەی بەدوو خۆیدایە نازانم چیان لە بنجۆی دەخوێنی میر وەسمان ئەی میری عەزیزمان ئەتوو نەزانەکنی ماشاء الله ئەوانە بە فڕوفێڵی نیشتمان پەروەڕی ئەو عالەمەیان تر کردیە هەر ئەو خەفەتا من دەکوژی خەفەت عەزیزی تەبارەکی ڕۆژ بە ڕۆژ خەڵک لە دەوری زیاتر کۆ دەبنەوە و زیاتر خۆشیان دەوێت بەعضەچیانیش وایان لێ هاتیە دەست ڕادەگرن هەتا میری گەورە لەسەری بڕواشی ئەوەش قەیناکە هەندێکیان خۆی بە قوربان دەکا وەڵڵا چییە میری گەورە میرێکی نیشتیمان پەروەرە فەحاء میرم
میری گەورەمان خەڵکەکەی بە قسەی خۆش لە خۆراچەسە گەورم بە قسەی خۆش مار لە کولێدەکە دەری بابم ئەنگۆ چیتان دەوێت لەو مەسئەلانە جارێ با جارێ ڕجوع لۆ مەسئەلەکەی خۆمان بکەین چیها مەسئەلە عەزیزی تەبار وا بزانم دیسان تێک و تەفکیرت مشەوەش بوو مەسئەلەی سوڵتانی عوسمانی و بڕایەوە مەسئەلەی سوڵتانی عوسمانی حەقم نییە تەبارەکی تێک بچم باشە ئەوجە نەمانزانی قسەکەمان لە چێ بڕیەوە باشە باشە ئەمن دەزانم و ئەمنیش پێت دەڵێم گوتمان سوڵتانی عوسمانیەکان مەبلەغە پارێکی لەگەڵ ڕسالەتیە ناردبوو پارەش ئەتدوونێ گۆتت نامەیە و بەس بەخوا گەورم ظروف وای خواست حەقیقەتەن پارەشی ڕەوانە کردیە لە بۆ من و چەند کەسانی دی کە ئەمن دەیان ناسم و بڕوان پێیان هەیە تا دیعاە لە مەسلحەتی عوسمانیەکان بکەین و لە لای خەڵکی بە پیاوی چاکە قەڵەمیان بدەین چت کردەوە شخصیەن دوونێ لەگەڵ طلوعی فەجر خەڵکم خڕکردەوە و قسەم لۆ کردن باشە خەڵکەکە وەڵامیان چ بوو لە ئەوەڵی ئامەتەن هادی و لەسەرخۆ بوون لاکن هەرکە مەوضوع گەیشتە سەر عوسمانیەکان و شەڕ نەکردن لەگەڵیان گوایە لە کنەوان کفرە کاکە بووە غەڵ بە غەڵ بوو فەوزایەک و هەرایەک هەرکەسە و باراشی لە ئاشەی لێ دەکرد عاقبەت هەموو بەدیان هێشتن باشە باش عەزیزی تەبارەچی ئەدی ئەوانی دی کە بە خۆت دەدویست قسە لەگەڵ نەکردن سەد خۆزگەت بە خەڵکەکە گەورە چاک نەبوو ئەوان ڕاوەستان هەتا چوومە ناو مەوضوعەکە لاکین ئەوانی دی هەردویان لۆ ڕانەگرتم هەر هیچیان دەیان گوت ئەوە خیانەتە و حرامە و لەگەڵ گەل و ملەت ئەوە هەمووی فیتی میری گەورە ئەتەورە چەند و ئەو ناوەی بەدووکەت ناو گەورە ملۆم هەیە قسە چ بکەم بڵێ با بزانین قسەکەت چییە مەسئەلەی میری گەورە هەندە بەخەم هەڵمەگرە دنیامان دیتە و باسی میر و میراەتیمان زۆر بیستە ئەگەر لە وڵاتەکی دوو برا میراەتی بکەن دەبی میری کچکە تەخن و میری گەورە چۆڵ بکە هەتا برا گەورەی تااقەتی میراەتی هەبی ئەوە میرە هەرکە پیر بوو تااقەتی لەبەر برا هەنجینێ میری کچکە دێتە سەرتەخت ئەوە ئەگەر هەردووچیان لێک رازی بوو ئەمما ئەگەر لێک رازی نەبن زۆر چاکە یان ناکەبا بن کە لێک رازی نەبوون سڕ و دەدات ئەوە داماننا دوو برایە کە لێک رازی نەبوون ئەگەر لێک رازی نەبن یان ناتەبا بن ئەوە یەک دەوێ ئەوی دیکە لە ناو بە ئەوزە بەسەر ڕێگایەکی ئەی 2000 ڕەحمەت لە بابت ثم لە دایک بەڕاستی گەورە مەسئەلەیەکی زۆر گرنگی بە فکر هێنامەوە لە وڵاتەکی دوو برا جۆتە بوون ئەولادی پاشای دەوڵەت پاش مەرحومی بابیان لەو ئەنما لەسەر تەختی دڵیان لێک دەشکێت عاقبەت برا گەورەی دەچێتە سەر تەخت برا کچکەش لە منتیقەیەکی وا دەگاتەوانی 1-2 ساڵ برا گەورەی میرایەتی خۆی دەکا و خەڵکی لە دەورەی تەجەموع دەکەن مەحبوبی خەڵکی وڵاتەکەی دەبی بەڵام برا کچکەی زۆری لێ ناڕازی دەستە ڕۆژ بە ڕۆژ خۆی بە قووەت دەکا هەتا وەی لێ دێ پش بە دوژمنانی برا گەورەی ببەستێ و ئیستیفادەیان لێ بکە زۆر بە قووەت بوو عاقبەت برا گەورەکەی دەرکرد و بەخۆی چونکە ئینسانێکی ڕەشید و لێ هاتوبوو وەکو جەنابتان چوەجێی عەزیزی تەبارەچی ئەو مەسەلەی کە جێڕاتەوە لام سەیر نییە هەروەکو بڵێ پێشتر جێب لێ بووبی یاخود بە خۆم لە ناو مەسەلەکەی ژیابم بەڵێ گەورم هەروەشە تەبارەچی ئەوە داماننا ئەمن برا گچکەی مەسەلەکەی تومە کە جێڕاتەوە بەس باشە بە چ ڕێگایەک چ تەکبیرێک سەرمان دەخات هەنگاوی یەکەم براگچکەی مەسەلەکە بە قسەی خۆش خەڵکی لە دەوری خۆ کۆ کردیتەوە بیری چەک هەڵگرتون و ضد بە ضدی لە بیری خەڵکی بردیتەوە هەواڵی خراپەوە شتی نابەجێ لۆ میری گەورەی برای خۆ دروست کردیە و لەناو خەڵکی سادە بڵاوی کردێتەوە خلاصەتەن سیلاح و چەک و جبەخانەی پەیدا کردێت تا بە قووەت بی و بتوانی تەختی میرایەتی بگرێت کەواتە
کەواتە باوا بکەین لەو ڕۆ دەست پێ بکەین ئێوە لەو ڕۆ بڕۆنە ناو خەڵک و قسەیان لەگەڵ بکەن عەزیزی تەبارەکی ئەتوش بڕۆ ناو خەڵک و قسەیان لەو بکە بە چاکە و ئازایەتی من هەڵبدا بڵێ میر وەسمان میرێکی نیشتیمان پەروەرە بڵێ هەژاری زۆر خۆش دەوێ هەژار لە بنەوەش پەیوەندیت لەگەڵ عوسمانیەکان بەهێزکە داوای پارە و چەچیان لێ بکە باشە پێیان بڵێ میر وەسمان واتان لێ دەکا بە دڵتان نەک بە دەستان واتان لۆ هەڵدەسوڕێنی بە کەیفی دڵتان باشە تەبارەکی باشە قسەیان لەگەر بکە قسەیان لەگەر بکە هەرچت هاتە سەر زمانی قسەیان لەگەڵ بکە لۆی ئەو پارەی کە لە عوسمانیەکانت وەرگرتیە لێت حەڵاڵ بیت باش ئەمر دەکەی بورە میری عەزیزمان قاسیدی سەلام بەجیاتیان ها قاسیدی سەلام بەجی بەلێ قوربان ناوی محەممەدە ناوی محەممەدە بەلێ بەزم دەزوو بەزوو پێی بڵێ بابێتە شوورێ بابێتە شوورێ تاوم دەی تەبارەکی ئێستا واز لە قسەکەمان دەینێ دوایە تەواوی دەکەین باشە ئەمر دەکەی میرم زۆر چاکە سڵاو لە میر سڵاو لە ئێوەش سڵاو لە السلام بیشتان ورحمة الله وبركاته فەرمودار شکاک فەرمو یاخوا بەخێر بیت یاخوا بەخێر خوا خۆشتان کات ئەمن محەممەدم برازای سەلام بەجی برازای سەلام بەجی بەڵێ یاخوا بەخێر بیت مامم بە قاسیدی لۆ جەنابتانی هەناردوم نامەیەکم پێ بەڵێ یاخوا بەخێر بیت یاخوا بەخێر وا دیارە ئەوەی یەکەم جارە تو دێ شاری ڕەوان دزێ بەڵێ میرم یەکەم جارە بەس پێم خۆشە کەوا زیاتر بیم یاخوا بەخێر بیت عەزیزی تەبارەکی بەڵێ بزانێ ئەو نامەیەمان لۆ ناخینیەوە ئەمر دەکەی الله بسم الله الرحمن الرحيم بناوي خداي گەورە و میهرەبان پایەدار میری ئازیزمان میری ڕاستەقینە میر وەسمان سڵاوی خواتان لێبێ ئەمن بە هەموو توانایەکم لەگەڵتم هەر وەکو گۆتت پێویستە سنوورێک لە بۆ میری گەورە دابنرێ ئەمە چ کارمان بەسەر عوسمانیەکاندا نییە ئەتوو بە هەموو جۆرێک لۆ لادانی برات هەوڵ بدە ئەمنیش لەگەڵتم لەو نزیکانش دێمە خزمەتت بۆ ڕەوان دزێ ئیتر پایەدارتر بی مۆر سەلام بەک ئافرین هەی ئافرین سەلام بەک گەرێ وەڵڵا ئافرین بەڕاستی کابرایەکی مخلیسە دەبا ئێستاش با بچینەکەم میری گەورە محەممەد بەڵێ با بچینەکن میری گەورە با ئەویش بتبینی ئەمما لە لای میری گەورە نەڵێ نامە و شتیوام هێنابوو بڵێ هەروە هاتبووم سەر لە ڕەوانجێ بدەم هاتبوو پێتە ڕابگەینم کە لەو زوانە مامەم بە قاسیدی دێتە ڕەوان دزێ باشە دەبا باش با بڕۆی فرمودانش بە پێویستم زانی بە ئامادەبوونی ئێوەی سەرکردە چەند تاوێک دانیشین و تەکبیرێکی یەکجار لە حاڵمان بکەین تەکبیرێکی سوودبەخش تا بەگشتی لەسەری ڕێک بکەوین میری گەورەمان خۆش بێت تەکبیر و ڕێکەوتنەکانمان چەند زوو بێ هێشتا هەدرەنگە بەڵێ زۆر ڕاستە با یەکسەر بچینە ناو باسەکە هەموو ئاگاداری گوڕوگەتی عوسمانیەکانن وا دیارە لەسەر سینگ و فەچی خۆیاندا ناسەکنێن دەیانەوێ دەسەڵاتیان بەسەر ئێمەشدا بشتێت دەیانەوێ خاکمان داگیر بکەن ئەو خاکەی هەتا ئێستا بە خوێن پارێزراوە میری گەورەمان عوسمانیەکان خەون بۆ وڵاتەوە دەبینن
دەیانەوێ لەسەر ئەو شاخ و داخە لەسەر بەرزترین و کە دەسەڵاتدار بن بەڵام ئایا ئەو خەونەیان تێپەدی پرسیارێکی بەجێ ئەمنیش دەڵێم ئێمە تا باڵەوانی وەک تۆمان هەبێ دژمن هەر دەبێت درێژە بە خەونەکەی خۆی بدات تاک و دادەزێت میر هەواڵمان گەیشتێ کە عوسمانێکان هەروە بەردەوامن لەسەر داگیرکردن هەر گوندێک و هەر شارێکی دەیگرن کاوری دەکەن تەڕ و وشک بەیەکەوە دەسووتێنن جگەرەمانە ئەوەندە درڕندە و پیسن هەتا بەزەیان بە پیر و منداڵیش دانایە هەتا منداڵی ناولان چشتە دەبن بەڵێ دڕندەن تا بیریان لێ بکەیەوە دڕندەن لەبەر هەندێ دەبی بە زووترین کات لەشکریەکی گەورە ئامادە بکەین ئەمن دەڵێم پێویستە دەسەڵاتی سوپای ئەم جارەمان بگۆڕین مەقسەدم ئەوەیە لە ناوچەی ڕەواندوجێ نەبێت چۆن لەشکرەکانمان پێویستە ناوچەکانی تریش بپارێزێت هەر سەرکردە و لەشکری خۆی لۆ ناوچەیەک ببات ناوچەکانی تریش بەڵێ ناوچەکانی تریش ئەوە تەکبیری منە ئەو دە نازانم میری گەورەمان دەڵێ چی ئافرین ئەوڵا ئافرین جێی شانازی منی ئەتوو هەموو سەرکردە و سەرباز و جەنگاوەرەکانمان خۆشەویستن لەلام بە پاڵەوانیتان سەربەرزم میری گەورەمان ئەو کاتەکان باش السلام عليكم ورحمة الله وبركاته فەرموو دانیش خێر بێ سلامت بخير بخير سلامت بينا بخير وعافيك میرم قسە هەزارە دوانی بەکارە پێویستە بە زووترین کات سوپارێک بخرێ و هەر سەرکردە و لۆ شوێنی خۆی بگەڕێتەوێ تەکبیرەکانت بەجێ هەر وەک دەڵێ بدەڕەنج بخۆ گەنج نازانم وەسمانی برانت دەرێ واللهی برای گەورە ئەمن چ بلێم ئەوەی لەسەر سەبرانە لەسەر خێران العجلة من الشيطان والصبر من الرحمن میرم سلامت داربی با جارێ چاوەڕێکن باشترە ئێدە با بزانین ئەنجام بە چ دەگا خەبارەچی ئەوە مەبەستت ئەوەیە دانیشین و لە چاوڕوانی زیاتر چ نەکەین تەماشای دوژمن بکەین بزانی چما لێ دەکا مرۆڤ سەر دەدۆڕێنی نەقسە پێویستە بجەنجێ تا نەڕەنجێ برای گەورەمە تو میری ناوچەی نادی کەس قسەی لە قسە دداتن ئەمن گاڵتەم بە پشە پشیەوانە دێ ئەوڵە چاوەشە مەوڵە چاوەشە نازانم چێە ئەوانە ئەگەر پەنجەی بانجوون لە ناو قورجیان ڕۆژکەی هەر کە دەرتی نادەلێ ئاخ چەند تاڵ وەسمان واز لەو قسە نەبێنە ڕازی نابم لە دیوەخانی من کەس بەم جۆرە قسام بکە ئەوانەی ئەتوو بە خراپە باسییان دەکەی هەموو ڕەش و ڕوت و دڵسۆزی ئەو میلەتەن لەبەر هەندێ بڕیا بێ سوپایەکی ئەوها لەوانە دروست بکەم دوژمن بتۆقێنی بەڕاستی میرم قسەکانت زۆر بەجێ بەڵام دەترسێم ئەو جارەش دارەکەمان کرمی لە خۆی بی و هیچی و هاش نەژی مام خوادا مەبەستت باشتر ڕووکەوە مەبەستم زۆر جوان دیارە ئەم کابرایەکی دنیا دیتەم ئەوەندەم دیتێ و ئەوەندەشم جێلێ بووە کە ئێستاکە سوودی لێوەرگری بڵێ فەرموو مام خوادا چیت هەیە بڵێ میرم ئەمنیش دەمەوێت هەندێک لەسەر دوژمندارێ عوسمانیەکان بدوێت فەرموو ئەمەش بەڕێزەوە گوێ ڕادەگری سەردەمەکی ئاگری دوژمن هەموو دنیای داگیر کردبوو بیر و باوەڕی نیشتیمان پەروەری و ئازادی خواستن لە مێشی قارەمانانی سلەیمانی چەقی بوو عوسمانیەکانیش ددانی ئارەزویان لەو خاکی سلەیمانی تیش کردبوو بە تەمای داگیرکردنیان هەبوو ئاوڕەحمان پاشای بابانی شادی بەخێر سەرۆکایەتی میرنشینی بابانی خست بۆ ئەستۆی خۆی زۆر بە تەنگ پاراستنی خاک و وڵات بوو لە مابەینی میرنشینی بابان و عوسمانیەکان شەڕێکی ترسناک ڕوویدا لەو دەربەندی بازیانە بەرێ ئەرێ وەڵڵا لەو دەربەندی بازیانە سەکدارە قارەمانەکانمان وایان دەربەندتەنی بوو کە بە هیچ هێزێک دوژمن نەیدەتوانی خۆی لە قەرە بدات بە چەک و تۆپ دەرگای دەربەندیان گرتبوو چاپ و پیشان لەسەرەوە شوێرەکاندا نابوو تاوەکو هەر لە دوور ڕالشکری تورکان تۆ باران بکەن ئاخ میرم ئاخ ئەگەر هەینێ دەستی ناپاچی نەبوایە ئەگەر دار کرمی لە خۆی نەبوایە مام خوادا خۆت و دەڵی چرە شکان بەرێ وەڵڵا شکان
ئەرێ وەڵڵا محەممەد بەجی کوری خالید پاشایی خۆی فرۆشت و لە بنەوە دەستی لەگەڵ تورکان تێکەڵ کردبوو بە تاقەرێگایە کە تەنها کوردەکان شارەزای بوون لەشکری هینایە دەربەندی و ئۆردیان دامەزران ئاخ میرم ئاخ ئەگەر هەینێ دەستی ناپاچی نەبوایە ئەگەر دار کرمی لە خۆی نەبوایە نەسلیمانی داگیر دەکرا نەنیرنشینی بابانیش پرسە دەبوو نەسەردارە قارەمانەکانشمان دەشکان بەڕاستی وانەیەکی بەسوود بوو بەس باش بزانە مام خوادم ئەمە ئەو کرمەی دەکوژین نابێ ئەو کرمە لە دارمان بمینێ ئەرێ وەڵڵا دەکوژین بە برای گەورم زارێ باز لەو مەسەلەی بینی هەندەی پێناوێ درێژەی بکەیتەوە ئەوە محەممەدی سەلیم بەجیە هاتیتە ڕەوان دزێ بە سەردان سەلام بەجی مامی هەناردیتی خێر بێ تو محەممەدی سەلیم بەجی بەڵێ ئەمن هەبوو خێر بێ ڕۆڵا بە خێر بێ بابت پیاوەکی باش بێ خدا بە ڕەحمی خۆی لەگەڵ بکە خوا سەلامەت بکە شادومانم بەدیتنت میری ئازیزمان خەونی چەند ساڵێکە هاتەدی خێر بێ فەرمە دانیش ئەی محەممەد بەڵێ پێم بڵێ خەڵکی لای ئێوە چۆن ئەو خاس و باسە لای ئێوەش هەیە بەڵێ میری ئازیزمان خەڵکی لای ئێمە ئازا و چاونەترسن بەڵامی چی بەڵام مامم زۆردارە زۆردارێکی بێوێنەیە ئەوها بەڵێ تەنانەت لەگەڵ منی شار خراپە باشە لەبەر چی لە پاش بردننی بابم ئەمن کەوتمە لای مام ئەویش بە قەول و بەڕێ خۆی دەبواە 7 ساڵا ڕەنجبەری لۆ بکەم بەو نیازەی سێوەخانی ئامۆزان بداتێ ئێستاش پاش ئەوەی ڕەنجاندنی هەر نامناسیتەوە باشە محەممەد بەڵێ تو ئامۆزاتێک تریتان دەبێ بە یەک ڕازینە بەڵێ میری ئازیزمان هەر لە منداڵیەوە خۆشم دەوێ لەبەر هەندێ هەر دەبی تەکبیرێکی لە حاڵمان بکەی تەکبیری وەک چ دەڵێم ئەگەر نامەچی لە بۆ مامم بنووسی بەڵکو دڵی نەرم بێ لەو بڕوایم قسەی جەنابەت ناشی نا محەممەد نا ئەمن حەز ناکەم ئەوها بیر بکەوە تو گەنجی بە هۆش و بیرت بە هەوڵدانت هەوڵدا تا بە مافی خۆت دەگەیت پشت بەشتی وە مەبەستە بەڵام مامم زۆردارە دەترسێم ئەوی بترسێ ناخڵەسێ سوار هەتا نەگڵێ نابێ بە سوار ئەو ڕێی گرتیتە پێویستی بە دوو شت هەیە یەکەمیان خۆگرتن و ئارام دووەمیان قوربانی 7 ساڵانم خۆگرت قوربانیمدا 7 ساڵ چنیە دان دەش خۆراگرا خۆشی و شادی بێ ئارەتە ڕێشتن چ تامەچی نییە کوڕم محەممەد دەبی ڕەنج بدەیت میرم نازانم دوا بڕیارمان چ بوو ئەمن سوورن لەسەر سوپا دروستکردن سوپایەکەمان دەبێ بەشی هەرە زۆری لە لاوە خوێنگەرمەکانەوە پێک بێت بڕیار هەر ماڵێک کوڕیان تەمەنی لە 18 ساڵ تێپەر کردووە پێویستە چەک هەلگرێ دژی عوسمانیەکان زەنجی ئەو جارەمان بەڕەنگاری بوونە لەو پاراستن و ماف و شەڕەف و سەربەستی محەممەد ئەتوو وەرە لەگەڵ بەڵێ عزیزی تەبارەکی بەڵێ گەورم ئەمرکە ئەو محەممەدە بزانێت چی کرد سوزانم ئەویش مێشتی لە قەلەقیەتی تارەی دەکەم والله دەبی عاقلی کەم بەخۆم دەزانم کو عاقلی دەکەم پێویستە عزیزی تەبارەکی ئەمر دەکەی دەربینە قەڵەم و قاغزەکی دەربینە دەی حاضرم هەر ئێستا بانامە چیلۆمانی بنووسم بانامە چیلۆ سەلامەکی بنووسم بزانیت ئەو محەممەدەی عاقڵ دەکە عزیزی تەبارەکی بەمرکە بنووسە دوای ڕێز و سڵاو بەنامەکەت شاد بووی هیوادارین هەر
پشتگیرمان بی بەڵام ئاگاداری ئەو محەممەد ناوەی برازات بە زمانی زۆر درێژە لە دیوەخانی میری گەورە دانیشت لەگەڵ میری گەورەش بە تەنیا دانیشت ئاگادار بە نەکەی سێوەخانی کچتی بدێ نەکەی مۆر میروەسمان ئەو بەرەڵایە مەمەلۆ چنات چی گوتیە ئەوەیە دەرێن تەمای ڕدێنی بووم سمێریشم لەسەردانا داخوا بەتەنێ وەختی لەگە میری گەورە دانیشتیە چی گوتیە گەورم پیاو نازانی چ بڵێتن لە ڕووی توونەرێمدارەکەم بەدەستە هەردوو سەری پیسە آخر ئەگەر وەختی خۆی بم گوت بە ئەو توڕۆ هاتەی منێرە دەتگو ئەها باعث شەقاوی گەورە داوێت ئەمن دەمزانی ئەو هەتیمی سەگە مەقسەدی خۆی هەیە لەو سەفەرەی لەنا ئەوەندە کوڕەشی باش نییە ئەوەندە کەیفی بە جەنابەت نایە ئەو ڕێ دوور درێژەی بکتیتەوە لە بۆ تاقە نامەچی جەنابەت فیتەی حەرامزادەی دیارە دیار ئەوە سەگە وەڵڵاهی سەگ گوتم گوێرە پیاوە دنیای نەدیتیە ئەو شوانە بەرەڵایە لە چێ فێرە ئەو قسانە بووە گەورە من و کاش بە قسەی من دەکەی لێ ناگەڕێ ئەوەندە بستە ناو گوندی و تێکەری جوتیارەکانمە بیتن قسەیان لێ دەکا قسەیان لێ دەکا بەێ قسەی چیان لێ دەکا ئەو قسانەی میری گەورە فێری کردیە بێسی و میری گەورە قسەی لەگە کردی و قسەشی پێ ڕاستپاردیە بەخۆشت دەزانی قسەکانی میری گەورە ستۆ دەردە خۆستە تاغونە لە پێش بەرژەوەندەکانی ما قسەکانی دەردە نەخۆشیە هەر لە جێژیر بوو ئیدی هێدی تەشەنێ دەکاتن گەورم قسەش بکەویتە زارەشی نەکەویتە شارشی ئێ خۆقاتی ئەوشم لەگەر ناکە زۆتیارەکانم لێ هار بکە لۆنا ئەتوو بە خۆ دەزانی زۆتیارەکان لەمە لە هەنجەتن وەچی پشی لێ بەبوونن هەر هەندە بوونیشتەشیان کرد گەورم پێشی تایە بەڕی بە خۆدا لە چاکترا ئێ باشە چی لێ بکەم بە قسەی من دەکەی دەریکە نا تەنیا بە دەرکردنی کفتی درمدا نامرچێ وێ دەکەواتە شار بە دەریکە ئەت چی بکە وەڵڵا وا دەکەم شار بە دەری دەکەم ئەمەت چێ دیسان چی نوێ هەیە هەی دەمەنگ ئەوە لە دیوەخانەی میری گەورە چت گوت بوو پێش هەموو شتە چی ئەمن دەبەنگ نیمە دوای لە دیوەخانێ پرسیارم لێکرایە ئەوەی زانیم و بەڕاستی تێگەیشتم وەڵامدا کەیەکەوە قسانە دەزانی ئەم لە ئاگام لێ نیە لۆ ئەتوو لە توابێ من نەفامم یان مەڕم لە ناو مێگەڵی کوت بێ ئەوها بمڕوێنی نا ئەمن مرۆڤم خۆشم هەیە و بیر دەکەمەوە لە چ دەکەیەوە هەی حەرامزادە هەرچی دەڵێ بڵێ هەرتێتە سەرزار بڵێ و تەخسیری مەکە بەس ئەمن حەرامزادە نیمە ئەو خەڵکو خوایە دەزانن من چێن بەڵام قەیناکە دەریا شکت بە هەی سەیرەسەی پێم بڵێ لە میری گەورە باسی چت کرد بوو باسی ئەومان کرد بوو کە خەڵکی ئاسایی بیر بکەنەوە بیر لە چ بکەنەوە بیر لە خۆیان و لە دەوروبەریان لە ژیانیان لە زۆردار و دوژمنیان بەسە هەی ئەمن ئەو محەمەدەم کە بە دیداری میری گەورە چاوم کرا و مشکم بۆم بۆ میری گەورە و دەرسەیدایێ ئەو فێرا قسانەی کردی بەڵێ سوێندی داوم سوێندی دام بە شەڕەف و بە خاک کە دووڕوو خۆفۆش نەبم ئەمنیش بە خەڵکی گوندەکەمان بڵێم تەنها گوندەکان خۆش نەوێ بەڵکو وڵاتەکەمانن هەموو خۆش بێ و بە گیان بیپارێزن و تف لەسەر شۆڕی بکەن وەڵڵا شار بەدەرت دەکەم گەورم دەکەی وا نابێ بەڕاستی وێ دەکەی وا نابێ ئێ خۆخی بەری چاوی نەگرتی جۆ بگرە سەگە سەفەرێکی ڕواندزێم هەیە هەرکە بێمەوە لێرە ببینم بە خەنجەران جانت دەدەینم تێگەشتی بە قسەت نەکردم چەندم پێگوتی با بڕۆین با سەر هەڵگرین ئێستا چ بووە چ بووە دەڵێ نەبات دیوانە باران هەروە هیچ نەبووە کو دەڵێ لەو گوندەی نەژیای شارزای بکوژە بۆ بڕای بابوو نیت بەڵێ وەڵا لەو گوندەی ژیامە و زۆر چاچ شارەزای بابتم هەر لەبەر هەندێک بڕیارمدا ئێرە قب بەجێنێڵم محەممەد بەسم ئازار بدە سێوەجان هەموو وایە خۆشی و شادیم وەک باران بەسەرتدا دەبارانت بەس چ بکەم
سبکەم بەدەستە خۆم نییە با بەدەستە خۆتە کو با بڕۆین با ئێرە بەجێ بێنین ڕوو لە وڵاتەکی دوور بکەین ئەوە چیە پێ دەکەنی محەممەد سێوەجان پێم نارێ ئەتو لەوەندە سووری لەسەر ڕۆیشتن دەترسێم دەزانم گورجی زۆر لە دەورەیە دەزانم بای زۆری وەک بایزین و بەس سەپالی خۆی بەسەر دەکات دەزانم ئێدەکەواتە لێ نەڕۆین هەتا ئەو شتانە نێرین بایز بە نێوژنی ڕۆپڕ بداتە شەڕفمان نێرین ئێمە ئەو خەڵکە بینە مێگەڵە مەڕ بابشی بیتە شوانە چینا حەز و بە هەوەسی خۆی شوانکاریمان بکات محەممەد بە من و بە تو دەکرێت بەدوانی هیچمان پێ ناکرێت بەس ئەمە تو نینە خاچی گوندی زۆرن ئەوە مارێر ئەوە سوارە ئەوە مام حەمکۆ ئەوە کاکەخان ئەوە خەڵکی ئاوایی هەوڵ دە خۆشیان بێ لەیان دوور مەکەوە ئەس پێم ناڵێ کەیفی چ بەو گوندەی دێ یەکەم جار کە منداڵ بوو لەو گوندەی چاوم پێت کەوت ئەو گوندە وەکو سێبەرمان وایە چەندەها ساڵە بەشداری ژیانمان دەکات چەندەها ساڵە ژیان بەردەوامە سێوەخان دەبینی کەشتشی ناخۆش ڕۆژدە گوندەکە چی بەسەر دێت یان زەماوەندە ڕوو دەدا دیمەن دەگۆڕێ و گوند سەرتەبا سەوزی دەپۆشی و چاویڕۆژ بووە ناحەقت ناگرن ئەمنیش پێش سەفەر ڕەوان جێوا بووم دەتەوێت چ بڵێ دەمەوێت بڵێم میری گەورە زۆر کاری تێکردم کو جاران پێم دەگوتی ئەتوو گوندەکەم وەک یەکتر خۆش دەوێت بەڵام ئێستا میری گەورە فێری کردم کە چەندەها ساڵە ژیان بەردەوامە سێوەخان دەبینی کەشتشی ناخۆش ڕۆژدە گوندەکە چی بەسەر دێت یان زەماوەندە ڕوو دەدا دیمەن دەگۆڕێ و گوند سەرتەبا سەوزی دەپۆشی و بەدەم گەورە و بچووکەوە دەتریقێتەوە بڵێم چ ئەمە دنیام لە پێش چاویڕۆژ بووە ناحەقت ناگرن ئەمنیش پێش سەفەر ڕەوان جێوا بووم دەتەوێت چ بڵێ دەمەوێت بڵێم میری گەورە زۆر کاری تێکردم کو جاران پێم دەگوتی ئەتوو گوندەکەم وەک یەکتر خۆش دەوێت بەڵام ئێستا میری گەورە فێری کردم کە تەنها دنیا گوندەکەی من نییە بەڵکو وڵاتەکەم هەموو خۆش بێ و بە جان بیپارێزم محەممەد هەتا زۆر با بڕۆین باشتر هەڵگرین دەبێ بمبووری ناتوانم ناتوانی ساردی لە خۆشەویست نه تاوی نەکەی چاوەکەم ئێستا خۆشەویستیت لە هەموو کاتێک گەرمترە ئەدی چ لۆ بتبورم ئەمە ڕاستپاردەی میری گەورەم پێیە هێشتا بە تاوی ڕام نەگەیاندیە ڕاستپاردەی میری گەورەت چییە نابی ئاوایی چیتر بخەون دەبی لە خەوی چەند ساڵانیان بە ئاگادنمەوە هوشیار بن محەممەد خەمی خۆمان بەس نییە سەرمان ناشر و پەڕۆکی وەرپێچی سێوەخان ئەمن بە عشقە پیرۆزەکەت سوێندراوم بە چاوەکانی سوێندراوم کە لۆ ئەو پەیامی دڵسۆز بن لۆ وارە خۆمان بکەین لۆ بە پێی خۆمان بەرەو مردم بچین دەتەوێت بکوژرێ بەس ماوەم بدە پەیامی میری گەورە ڕابگەینم ئەوەندە ڕشت مەبە لەسەر ڕۆیشتم گرنگ ئاگادارکردنەوەی ئاواییە ئەو کاتە بیشکوژێن گرنگ نییە دەبی بڕۆین دەبی سەر هەڵگرین هەر چێندە دەڵێ بەگەرت دەکەون ناڕۆین و دەمینێنەوە دەڕۆین نامینینەوە چێە؟ خۆمانی فەرموو سلام علیکم علیکم السلام کوونەدا خۆ باش علیکم السلام سێوەخان کوی باش سێوەخان کوی کاکەم حەمەد باش وامان زانی لە ماری مام حەمکۆی ئەرە وەڵڵا سوینە وێن دەرێ سێوەخانی ئامۆزام وای بە چاکزانی کە بینە ئێران وەڵڵاهی چاکتان کرد چونکە بایزۆ کەسی پێکردێ کە ئەنگۆ هەموو جارێ لە ماری مام حەمکۆ یەکتریتان دەدی ئاخرە من شەر لەوترسەیە دەڵێن با بڕۆین ئەو بایزەلی مان بوو تەزە چیمە موزی نا سێوەخان نا ئەوە کودری خۆ بایزە توی زۆر خۆش دەوێتن هەر وەختە لۆت چێ ببی خوای دەکرد هار دەبوو وەڵڵا تەماشەشی ناکەم کاکە سوارە کاکە مارە بەرێ ئەنگۆش قسەچی بکەن بزانن ئەمن لەسەر حەقیان سێوەخانی ئامۆزم لۆ چ بووە خوانەکە چ ڕوویدا برای هەر وەکو پێم گوتن ئەنگۆ ئاگادارن لە هەرایەکەی سەر لە سبەینێمە ئەرێ بەڕاست ئەتۆ بڕیارت چێ دەڕۆیان نا پێویستە بڕوە ئەمیش لەگەڵی دەڕۆم سەر هەڵدەگرین سێوەخان وەمەڵێ دەبا بزانین معرف و سوارە چ دەڵێن وەڵڵاهی ئەمە برێی چ کاکە حەمەد گومان لەوەی دانیە دەبی هەر بڕۆی وەڵڵاهی کاکە مادام سێوەخانیش بەگەرت دەکەوی ئەوە هەرچەند زوو بڕۆن ئێشتا هەر درەنگە ناوەمەڵێ ئەمن وانە بۆ نەگەیشتبووم کاکە جان چارەزایەک نی ئەتوو لەمە زیاتر مامت دەناسی و ئێ دوایە دەشزانی چمارەکە
ئەم بابم دەناسم چ پیاوە چ بکوژی چ ئاوی بخواتەوە هەوکە هەندەی ناینی برام بەخوا ئەگە بە قسەی من دەکەی ئەوڕۆ دەربچی لە سبێنێ باشترە گوندەکەمان پێویستی بە بوجانەوە هەیە ناش بژێتەوە هەتا قوربانی نەدەین بەو حاڵیان گۆش دەڵێن ئەمن زێدە وێرانی لە دەبینم بەخوای کاکە محەممەد بە توش چ ناکرێت چونکە تاقە سواری تۆز ناکە باش ئەنگۆ لۆمی بەتەنێ دادنین ئەدی ئەنگۆ گوندی خۆتان خۆش ناوێن نایپارێزن برام ئەتومان بە تاقتێدانە نایە ئەمە گوندی خۆمان بە چاوان دەپارێزین کەواتە پێویستە نەڕۆن ڕەنج بدەین هەنکەمام تو بای زۆرچی گەلحۆ خەریکی سەفەرکردنێنە سەریان قارە هەتا زووە بڕۆن خۆ بزەکەن ناڕم و هەموو بەیانەنژ وەکو کە لە شەر دەنگم هەڵدێنم دەبێت ئاوای بە ئاگابینەوە برام ئاوایت بە ئاگاهی نایتەوە کاشی من لە هەرایەکەی دوونێ ئیتو مامت کە لەسەر سیبانێک کردان گەورە و کچکەی گوندی بۆ نیشتشیان کردیە کاکە محەممەد دوونێ کاکەخانی خوارزام گەنجەکانی گوندی لە خۆی کۆ کردبەوە و یەک بە یەک قسە لێ دەکەم لێ ئێکڕە گەنجەکەی مامکەریمیش یەک بەدەنجی هاوایی دەکرد هەمومان دەبینە قوربانی خوێنمان دەڕێژین دەبینە بەربەست لە ڕووی عوسمانیەکە ناتوانم ئەو خاکە شیرینە بەجێ بێڵم ئەو خاکە شیرنەی بەجێ نالێن دەچینە جێگایەک تێیدا دڵنیا دەبین دەکەواتە بابچین ڕامزی ناچنە ڕەوانزێ ئەگەر تو بە خۆت نەتگوت میری گەورە خەریکی سوپا دروستکردنە خۆی لۆ جەنگ ئامادە دەکات دەکەواتە هەردووکتان بەرەو چنتر هەردووکتان بەرەو لا سلێمانی بوو ناچن سلێمانی ئاوایەکانی سەرڕێ هەموو دۆستی مامان ڕزگاریمان نابی دەکەواتە با بەرەو ڕۆژ ئاو بڕۆین میری ڕۆژ ئاوا ناوی حسێن بەگە لە بابت غەدارترە بە قسەی من دەکەن ناتنەوێت دەرێت با لە مامشم زۆردارتر بین بەس بە ناپیاویم لەگەڵ نەکەن زەفەرم پێ نابن هایهوو بە نۆیان نەدەتوە شایی و بە دەیانیش دەرنەدەهات کاکە محەممەد ئەمن حەز دەکەم بستنە لای یەکەکی وها کە زیانتان پێ نەگەین هاتت گۆدا مەزەجیان ڕازیم ئەوە چ بوو هەر نەهاتەوە لۆ چەند ڕێفراوان کردیە پیاو کە مەقسەدت چییە ئەدی هەموو ڕۆژێ لەگە دەستە خوشکەکانی ناتتە بێرێ جەبێری چ خۆ دەستە جێتر وەلەگە محەممەدی ئامۆزای بە زیمەیەکتری دەبینن ئەوە بە تەمایە ناموس و شەڕەفی من بووبە ئەو دە چی تێدایە کاتی دڵت لە محەممەدیش پیس نییە ئەڕۆ پیاوەکە ئەگەر تو وەختی خۆی هەر نادەگوت محەممەد و سێوێخانی کچم لۆ یەکتری تاکەن وەختی خۆی لەگە وەختی خۆی چوو ئەو ڕۆهەوە ئەو نانە ئەوڕۆ لە خوانە ئەلێ ئەوڕۆ هێوارێت ستە تێت ناگە قاتی بەتا قاتی خۆ ئەوەش ناکەم لەو گۆڕێ کچەکی جوان و جاحیل لە دەستە خۆم ببەم دوایە خۆڕێتیە من کچی خۆمی بدەمێ ئەوە پیاوە ماقولان لە کچی من دەمرن ئەمە پیاوەکە تاقە برازایەکت هەیە سێوێ کچیشم لە دارەتی دنیای تاقە ئامۆزایەتی هەیە دڵی پێخۆش دەبی بە تەمالێکیان بکەی خۆ پێکۆنە نووسینە پیاوەکەەوە چ دڵەکەت هەیە لەوە دەکەی دوست منت زۆربی خەڵکی خواخواتی ڕۆژ بە ڕۆژ دۆستی زێ دەکەن ئەم دۆستی وەچی محەممەدی مناوێ ئەوی محەممەدیشی بێ سای تێبەردەدەم دۆستی وەچی محەممەدی مناوێ وایە و خۆڕێتیە من کچی خۆمی بدەمێ چ زۆرە پیاو زۆرە پیاوەکە مەبەستت چێلۆ خاتر خوای خوتورەی وانەکەی هیچ خوتورێت تێدا نییە ئەمن نمێژە بڕیاری خۆمدایە با هیچ پیاوە ماقولمە جۆرایەی دیوەخانمە دوایێ دەمەوێت لە خۆم زیاتر نێزیچی بکەمەوە وەمەلێ پیاوەکە وەمەلێ هەر دەبم بار لۆمەی عالەمێ نایەنە دەرێ عەزابی قەبری خۆشترە لە لۆمەی عالەمێ باشە بای زۆرکی پیرەکەمتیان هەبیستیان نەبیستیان وەقسەی تو نییە نەش هاتیمە ئێرە پرست پێ بکەم ئەوی لەسەر تو پێویستە ئاگاداری کچی خۆت بی و بەس وەرە کچەکیم وەرە تا هەنووکە لە چێن دەرێ بووی بابەجان وەچی هەموو ڕۆژێ لەگەڵ چیژە بێریان لە بێرێ بووین های ساک دنیات بە درۆ دەرسان بردیتە سەر دنیا بە دلویەکانیشت لەوەی پاش پولێکی ناکەن بابەوە دەڵێ چ وس کە پێ دەڵێم چ ئەڕۆ پیاوەکە سێوێ کچم کەینێ درۆیت کردیە ئەوە لەوەت لێ هاتیە چت لە قەومایە سێوێ من ئاگاداری هەموو کەین و بەینە چیما دەزانم بە دزی من نەگەر محەممەدی یەکدری دەبینن دەیزانم چ دەلێن و چ نالێن بەس گوتم بابزانم حتا چێن دەرێ داژۆن نەلێ بابت بێ هەست و خوستە ها وس مەلێ بابە بابی تو نیمە بابی تو لەو گوندەی نێر و مێ لەبەری دەلەرزن بەس کەسێ لە بەرەم بابی تو بکۆخیتن ئەگەر بابی تو بامە بە
بەدەزی من لەگە محەممەدۆچی دڵت نەدەگۆڕیەوە ئەی کچی کەسنا جۆ بگرە کچەتیم جۆ بگرە فەرێکی ڕوانزێم هەیە هەرکە بێمەوە لە بایزت مارە دەکەم نامەوێت چیت کەش بچێ بێرێ پێگەیشتی وەرە چیزم وەرە بەستە خوا گەورەی داجە گوناهی نەچیە باب لۆ لە من و محەممەدی دەکا کچم بەخوای ئەوە بابتە کەسی خۆش ناوێ حتا ڕچی لە منیش دەبتەوە کودا ڕچی لە توش دەبتەوە چیژت سێوەکە ئەتو گچکەنی بابت وەختی خۆی هەرکە ئەمنی خواست لەڕچی بابی محەممەدی بوو ئەوە بابتە بەس ئەمن دەیناسم چمارەکی پێلە بکە داجە محەممەدی بەسەر زمان چێ هەیە لەمە زیاتر باب لۆی لێ دەکا چیژم بەخوای ئەوە سەلام بەگە هەر هەندە تەکبیرەکەی کردو ئیلا دەبی جێبەجێ بکە کو مەقسەدی ئەوەی لە ڕوانزی بێتەوە لە بای زمار دەکا ئەرێ وەڵە مارەشی دەکا دەبی هەڵیش پەڕی وەڵڵا دەبی هەر بەو دەردەی بناڵی هەر بڵێ کچێکم هەبوو بەتەما بووم لە پیاوە ماخۆلی خۆمی مارە بکەم مەبەستت چییە چت لە بەسەریە تدایجان دایجان دەزانمە تو دایکەتی دڵسۆزی دەزانمە توش عمرەکرد لەگەڵ بابم بە دەردەسەری بردیتە سەر ئەرێ وەڵە کچم ڕۆژێک چییە بەبلی خۆش لەگەڵی نەم بردیتە سەر ئەوە هەموو هەناوی منیشی ڕەش کردیە تدایە دەمەوێ بڵێ چیژم چت دەوێ بڵێ بەڵێم بی چم پێ بکرێ لۆت بکەم تدایجان ئەمە محەممەد لەسەر ڕۆیشتن ڕێک کەتینە ئەی ڕۆیشتن لۆ چێ دەرێ دەچن کو بەزێم دێنی لە خوای بترازێ هەر تۆشک دەبڕ ئەمە محەممەد هەتا عیامەکی بزر دەبین پاشێک دووری ئەڕدێن سپیان ڕوانێکم بابم دەکەین چیژم دڵم بڕوانادا سەرک و هەزار سەودا سێوکە ڕۆڵە ڕوو لە چێن دەرێ دەکەن بەروڕش ئاوە باشە ئەو پیاوە چێبی بتوانیان گۆڕاگری و بابتی پێ بکرێت لوکن حسێن بەجی دەخاڵت بەوی دەکەین دڵم بڕوانادا سەرک و هەزار سەودا باشە کەی ئۆغر دەکەن سبەینێ زوو وەرنەدەرێ هەمووتانم دەوێت وەرنەدەرێ نامەوێت کەس لە ناو دۆ شەگ و بالینگانیان لەگەر ژینیان بمێنێنەوە وەرنەدەرێ هەی توڕ هاتینە وەچوە دیسان ئەو سەحارەی چ لێمان دەوێت سیەمام حمکۆ ئاگری بنکایە لە خۆت جێ دەکەی ماقۆلە نەزانی چی ڕوویدایە ئەتو لال بە کەس پشتۆ یعنی نازانی چ بووە وەڵڵا هەمووتان دەخن شوێنم دەتان کوژم کە لە چەندەرێتان شاردەوە لۆ چەندەرێتان ڕەوان کرد چێما شاردیتەوە خۆ جێ دەکەی ئەی پیری توڕەهات نازانی بەو سبەنێی محەممەدی سەک شێوە کسمی ئەلفاندیا ئەمە چ زوانی کچە کچی خۆتە و کوڕە برازاتە ئەگەر بە خۆت ئاگات لێیان نەبی کۆرش وچی من لە چێ بزانی لابە لابەهایی سەلام بەک ئەو پیرە کۆرەیە ئاگای لە چییە مارف ئەنگۆ دەستان لەوی شەی هەیە ئەگە پێمە نەلێی سەرت وەتی جێشتیان دەخەنێنم کاکە خان سوارە و مارفۆک بە شەو بە ڕۆژ کچی محەممەدۆچی بوون گەورم هەر ئەوانەش لەبەر سەریا خوێندیە ئەگەر لە تاوی خۆت بی لە بوختانی مەمە دەکەیت منداڵی دەزانی حەقیبەتەر بەو ڕۆ دەگات ئەدی ماگە شەو هەر لە ئێوارەوە دیارە مارف پێم نەلێ چۆ چوینە بەزمەچی وها پێ دەکەم ئاگر لە ماڵ منداڵ بەردەدەم پێ باشە ئەمە توزوانی ئەتلو ئاگا لە تژی خۆت نەدەبوو زمان درێژی بکەی زمانت لە بنەوە دەبڕم گەورم لۆسە بەخۆ ئازارمان دەدەی بڕواناکەم کەس هەبی لەو گوندەی کە بزانی محەممەد و سەوێن چێوەچبی مام حمکۆ دەتی خۆت ڕاوەستە و نقەی مەکە پیری ڕاخر شەرمە بە تێگەیشتی ئەرێ میرزا ئەتوڵۆ ئەوڕۆ مەرەق لە مندایە ئێ باشە بابا من چم گوتیا بابا ئەی خەرچی گوندینە
ئەگەر یەک تا تێدا هەیە دەزانی محەممەد و سێوێ شێوە چوینە با برێ ڕینە با گوندەکەمان توژی هیلاکەت نەبی خزمینە باخی نەرژێ بڕوا بکەن هیچیان لێ ناکەم مەقسەدمان هێنانەوەیانە و بەس بڕوا بکەن لە شەکر زیاترتیان پێ ناڵێم هیچیان لێ ناکەم زەماوەندیان لۆ ساز دەکەم هەفت شەو و هەفت ڕۆژ زەماوەند بگەڕێ بەس خزمینە پێم بڵێن بە ئابرووی گوندەکەمان نەچی ئابرووی گوندەکەمان لە دەستم گۆیە ئەمە دەزانی چۆ چووە نەمگوت ئەو حاجی لاقلاکە سەری لەو دیشەی دەردەچێت ئەمە زۆر باشە زانین کێوە چوینە دەکەواتە پێم بڵێن هەتا نەگەیشتینە تا ئاوایەشیت کە بەڵێم بدە کە هیچیان لێ ناکەی بەڵێم بیت هیچیان لێ نەکەم سوورە ناوچەی سولەیمانی سولەیمانی بەرێ میرزا بەڵێ گەورم میرزا کاری باعث چەند دەرەیە گەورم هەتا و گوندەی چووە پاژەرێکی دیدێتەوە میرزا کە باعث هاتەوە پێی بڵێ بە خۆی بە چەند سوارێکی چەکدار بەرەو سولەیمانی بەڕێ بکەون میرزا بەڵێ گەورم باعث بڵێ سەری محەممەدیم دەوێت میرزا بەڵێ گەورم باعث بڵێ ئەوی سەری محەممەدیم لۆ بینی سێوخانی کتمی بە کراسی بەری دەدەمێت ئۆخەی ئەوە ئەمنم 10 ساڵە دە ساڵە چاوەڕێ ئەو قسەی بابی سێوەخانی ما بە کراسی بەری بەرامبەر بە چ بەسەری محەممەدۆچی ئەوەیە دەرێ بزن ئەجەلی بێنانی شوانی دەخواتن هۆ محەممەد هۆ کێوە دەچی والله هەر دەبی بگەمە سەر ڕۆڵەت بابەژیان ئەوەندەما تێردا تاماندی بوون سابیری مام ئەولاش غەزریە دەرێ بیستی چاری ئەو چارەکە نادەم بیکوژن با دوتیارەکانی دیسمان لێ هار نەکا بیکوژن ئەرێ بوو خوایە گەورم ڕاز دەکەی باشە بەدەم ئەتونۆنارەی مەولودی کوڕی کەریم کە زۆرتان کودیتەوە ئەرێ بەڕاست لەبیرم نەبوو بۆ کەریم کەر زۆر بزرانەی بە مەولودۆکی کوڕی هەخست بوو پێم بڵێ کودیتەوە ئەرێ بەو خوایە گەورم وەرە بوو ئەو بەسەر پێرێک کە جنابش فەرمانەدا لە ئاوایی بگەڕێن ئەوەی مووی سمێری دەرکردیا بەلبەستی بکەین یەکسەر ڕەوانێ ناو لەشکرە بکەین تەمایە ڕەوان جێ بگرین وەڵام نێژۆکی بێ خوا لە زەی نابووم یەکسەر چوە ماڵی کەریم کەس زۆری پرسیاری مەولودی کوڕیم لێ کرد وای ناکە گوتبی لێرەیە وەرە بیبە نابەو خوایە گەورم وای نەگوت ئەدی هەر حاشای لێ کرد گوتی ئەموو کوڕم هەریە ناوی مەولودی والله نم كذا نمبر دي يكسر بام دوا سرجوتيان ئەفرین ئەحمەد ڕۆمی ئەفرین ئەرێ بۆ چ ببینم کە دەبینم ئەوە مەولودۆکە ئەفرین ئەرێ بۆ چ ببینم کە دەبینم ئەوە مەولودۆکە لە باتی وڵاخان پشتی کوڕ کردیتەوە ئەو شینە گاسنێ لا دەچێشی چی دەکرد زەوی دەچێڵا ئەرێ بۆ خوایە گەورم زەوی دەچێڵا والله بەدزی خۆم تێ کرد بەلات بابەی دەویست لەبەردەستم هەڵبێ بەڵام دوو خۆڵ بەستم کرد پێشتریش موسا فاتمی و عەلی خانگیم تێگەیاند بوو کە دوور و نزیک لە دوم بڕۆم بزرم نەکەن برێ موسا و عەلۆش گەیشتە سەر ڕۆحی ئەرێ بۆ خوایە گەورم بەسەیان کەتینە جانی لێدا تیاڵدا بەراکێشان شەب سولا وامان لێ کرد قەلەمی دەست و پێشکە ئای دەستان خۆش بی هەردە وایە بیکوژن ئافرین ئەحمەدی ڕۆمی سەد ئافرین بەڕاستی پیاوەکی ڕەشیدی بەڵام گەورم ڕەسوولی پورە خەجیە و یەک دویەکی دی دونیە سەر بە خۆچوو بوون ڕێڕەوی جۆگەلی ڕەز و باقی جەنابتانی گۆڵی وەستەشی نای خۆیان بیان کوژن پارتە پارتەیان کەن بە تایبەتی ڕەسوولۆکی پورە تەڕەماشێ ئەوەتی مەسەگە پەرتاوان داوێ زمانی لەبەر ڕاهەرکێشن نامەوێنێ لەو شارەدا هەبی بڵێ من پیاوم بەرامبەر بە حوسێن بەجی تێگەیشتن بێگومان بابەجیان هەروە
پیاوە دڵسۆزەکانمان خۆش بی هەموو شتێک بە هەوەسی تووە بەستە رێمە تو خۆت سەخرەت مەکە دەڵێم ڕەشید کوڕی خۆم داخە باش و خواسی میوانەکانمان چییە مەبەستم مەزلی توونە هەر یەکەیان بەتەنێ لە ژوورێکی بەندن درم لیانە من نییە ناسانم لۆ دڵنیابە ئەوە جاک نیابە خۆزگە بمتوانی باە ڕەشید بەڵام ناتوانم ڕەشید بابی تو قەت وەها نەبووە ژن چیاوها سرم لە تێک بدا ئەوە یەکەم جارمە ژن بتوانی ئاگرم لە هەناوان بەر بدا ئەو سێوەیە ئاگری لە زەرگم بەردایە خەمت نەمی بابە سێوێ هەر قابل بە تووە لەو محەممەدە ڕەش و ڕوتەی ناوەشێتەوە هەر خەسارە ئەرێ بەڕاست لە بیرم نەبوو ئەوە پێتان نەوەتن محەممەدتان کووت سەر کرد و کوتان کرد ئەرێ بەو خوایە گەورەیە گەورم بەسانایی بوو چ زۆرە قسەی خۆش و فروو پێڵ زۆرە کو تان پێی گوت کوت لە بنجێ خوێند ئەحمەدی ڕۆمی ئەویش کار خەڵەتان ئەرێ بەو خوایە گەورەیە گەورم هەر زوو زۆر خەڵەتە گەورم ئەوان هەرکە داخیل بە کۆچێمون ئەمە سوینە پێشوازیان محەممەدی چوومە پێش پێم گوت هەنووکەمان دینە پێویستیتان بە حەسانەوەیە وەنیا گوتی وەیە گوتم دەبینە چەکەکە تەسمیری مەخە لۆ چ پێی گوت وەڵڵا پێم گوت کاچی میوان ئەمە عادەتی خۆمان هەیە میوان هەرکە داخیل بە کۆچێ بوون پێویستە تەک و تفاقی خۆیان بێنەما چونکە جوان نییە میوان بەچەکەوە لەناو کۆچێدا جوانە وەڵڵا دیتە چی داینێ هیدی بێک دوو قسەی خۆش بەسەرمان خستن لەو خزمەتە توی بینین زانیم خافڵاینە لە ناکاو خۆمان لە محەممەدی کرد گرتمان قۆڵ بەستمان کرد یەک سەر لۆکە ڕەشی ئەرێ بۆ گەورەیە گەورە وقت ئەمن نەبووم وها بە دوو قسەی درۆدە لە سەباوەڕ بکەم خۆزگە بە قسەی سێوم نەدەکرد و ڕووم لێرە نەدەکرد تووشی ئەو مخەنەتانە نەدەهات حوسێن بەک ئەوها من حوسێن بەکم حوسێن بەک هەرکەم لەگەڵ ناگەم لە تەچ داگەت هەر بەبێ حاصل بکەم ئەو شت لەنە مامە هەر قابل بە منە وای ئەگەر قایل دەبوو يكين برازم حاصل بيه خەیاڵ خاوە قەت باوەڕ ناکەم ڕزگارمان بی خۆزگە ئامۆزاجیان بە قسەتم دەکرد قەت ئەو هەندە سوور نەدەبووم لەسەر ڕۆیشتن لە دەوی سەی قوتار بووین کە تینە دەوی گورجی ئەحمەدی ڕۆمی دەبینم ئەوڕۆ ڕۆژی تووە تەکبیرەکان لە ئەوڕۆ نەبیلۆکەی نییە نام وەرە نەکەی ئەو شەکرە سێوم لەس بدەی نەکەی محەممەد ئامۆزاجیان سێوە گوڵەکەم چۆم لە دەنگتە لە چی لە بەندیمە لە ژوورێکی پیس بە تەنیایی سێوەجان داوای لێبوردن لێ دەکەم پێم بڵێ ئێستا بیر لە چ دەکەیتەوە بیر لە هەموو شتێکی دەکەمەوە بیر لە گوند وڵاتەکەمان لە خەڵکی گوندی لە هەمووی هەرەوەندا بیر لە چیتر ناکەیتەوە بیر لە توش دەکەمەوە بیر لە عشقە پیرۆزەی دەکەمەوە کە ئێستاوە کە ئاگر دەمان شتێنی ڕاستەوە عیشقەش وەک بلێسەی ئاگرەوەهایە لەبەر چاوم دنیای ڕووناک کردیتەوە سێوەجان عشقەکەمان پیرۆزە لە بیرت نەچی ئەگەر ڕزگاری ئەو بەسەر هاتە ڕەشەی لەو کچ و کوڕانی وڵاتمان دەجێڕینەوە با هەمویان تێ بدەن ئەگەر ڕێشەی ڕاستی و دڵسۆزی لە دڵێکدا قوترا هەست بە غەریبی ناکەم خۆشەویستیت لە سنوور دەرچووە ئۆخەی محەممەدی من وڵاتەکەم شادمانم تاڵی لە پێناوەتی چێژم خۆشەویستیت کۆترە سپیلکەیە هەواری خزمانم لۆ دێنی ڕەشبین نەبی سێوەجان هەر تێک دەگەینەوە هەر دەبینێت چقل و دەچینە چاوی دوژمنان هەر دەگەڕێنەوە دەرد و کەسەری ئەو سەفەرشمان لە لای کانی بەرمەڵە بەبات بدەین گەورەیە گەورەم ئەمنەوە سێشەوە خەو لە تاوەکانم تۆرایە هەر بیرم کردیتەوە ئەحمەد ئەوەندە درێژدا دڵ مەبە ئەنجام گەیشتی ئەنجام
ئەنجام لێ دەوێت ئەرێ بەو خوایە گەورەیە گەورم گەیشتمان جام بەس پێم بڵێ بێ ئەولای لە پێم بڵێ چییە ئەرێ بەو خوایە گەورەیە گەورم ئەو لە ناکە ناوێت هەنوو کە مەقسەدی تو هەر سێوێنە هەڵبەت مەقسەدم هەر سێوەیە بەخۆشت باش دەزانی حالی حاضر لە سێوەی بترازێ هیچی دیم نییە ئەرێ بەو خوایە گەورەیە گەورم ئەمنیش دەزانم بەس ئەو محەممەدۆکە کۆس پەچیکەلە گەورەی لە سەڕێمان کورەوە تو شێت بووی چێ لەبەر پێی بام بیتە کۆس ئەرێ بۆ گەورەیە گەورم ئەو جارەی هەیە باشە ئەو کۆستەی کو هەڵگرین ئەمالۆ هەر فەرمانێکی سەرمان پێوە نییە بەس بەجی گەورەمان بە مەرامی دڵ بگا بەڵام دەڵێم گەورم ئەو هەویرە ئەوەندە ئاوەی هەڵناگرێت ئەو شوانە خوێنرێت چی بێتە کۆست لە پێش بەجی گەورەمان بە جەنابەت فەرمان بدە بەیەک چاو قوچانێکی لەسەر دنیا ڕەشی دەکەینەوە نەکەن نامەوێت لەو ناوچەی بڵاوی بتەوە بڵێن حوسێن بەک شوانێکی خوێڕی کوشتیە ئەم بزانم ئەحمەدی ڕۆمی تەکبیرێکی چاشی لەوە مەسەلەی عاڵ کردیان وەیە یان نا ئەرێ بەو خوایە گەورەیە گەورم عەلی خارندی ڕاز دەکا ئەمن وا بەسال دەزانم داری ئەوەلی بەختی خۆش و پروفیاڵ وەی بچینە پێش وەڵڵاهی ڕاست دەکات خۆماریش بە قسەی خۆش لە کوێ دێتە دەرێ ئەرێ بەو خوایە گەورەیە گەورم دێتە دەرێ با پیرانەکەمان لە تۆ دەستێ بکە بخۆ لەگە محەممەدی قسام بکە بە تەماحی ماڵی دنیاێ هەری خەڵەتێنا ئەو ڕەشوروتە هەر کە بۆنی پارەی کرد نەک سێوەخانی ئامۆزای هەفتای وە چیویش دەبی دەکات ئافرین ئەحمەدی ڕۆمی ئافرین بەڕاستی ناوە بە ماقولی تێدە فکری ئالۆ هەر ئێستا لەگەر میرسا خێرا بڕۆن محەممەد بن دەیێرانە دەخێرایی وای دەنا ئەو تەکبیرە سەری گرتبە ستۆ خەڵاتم دەکردی نا بەو خوایە گەورەیە گەورەم خەڵاتم ناوێ خەڵاتی من ئەوەی ئەتو بە ڕووخۆشی ببینم گەورم ئامادەن لێنە ژۆرێ بابێن بە خێرایی سەر چاوان گەورم بیهینە ئەوە چییە ماڵی بەردایەکەرە دەستی بکەوە ئەو میوانە گەنجە لەوە قۆڵ بەس کردیە نەخێر ئەمن میوان نیمە ئەگەر میوان بامەوان بەسەر نەداهات کاکە محەممەد ناوە مەڵێ تو میوانێکی عەزیزی و ڕێزیش لێ گیرایە ڕێزم لێ گیرایە بەچێ بەو کوندرانەی دەستم یان بەو کوونەڕەشەی کە چەند ڕۆژە تێدا بەندم نا تو بەندنی بەندیشەکە وای دەخواست ئەوەی چوو کەونەکان بەڵامەکە لەمە دواش میوانداریت ببوورە وا دیارە ئێمە لە هەڵبژاردننی دەخەڵات پێکردن بە هەڵەت سوو بوون حەز دەکەم ئێستا فەرمان بدەی سێوەخانی ئامۆزان بینن هەتا زۆر ڕوو لایەکی سێوەخانی ئامۆزا چێ ئەوە دەڵی چە حوسێن بەک پێم بڵێ چتان لێ کردیە محەممەد لۆخوا پێ دەڵێم ناوی سێوەخانی لەبێکی خۆت بینە دەرێت چیت کە بیری لێمەکەوە هەروە بزانە مرد نەخێر سێوەخانی ئامۆزام نامری ئەمە بڕێنمان وایە کە پێکەوە بمری لۆ شیڕن و فەرهادن لۆخوا پێ دەڵێم ناوی سێوەخانی لەبێکی خۆت بفڕەوە ئەوە قەت نابی حوسێن بەگەوەیە تو دەڵی کفرە کفر نییە محەممەد ئەتو بەزوازە سێوەخانی بینە مرد بێ لەو شارە بجێڕم دەست لەسەر چیان کچی دابنێ لۆکی بخوازم هەر ئەوەنە خۆشترین و دواتری کۆچی ئەو شارە و زەویش هەتا چاو بڕ بکە و ڕعیەش ئەوەندەی زار هەڵبینی پێشکەشتی بکەم بەس وازە سێوەخانی بینە خۆتماندی مەکە هەتا سبەینیش لە هەڵبژاردننی دیارەکانت نەبیەوە هەر بەلاشە هیچ ئارەقەی ڕەشوشینیش مەڕێژە نەوەک ئەو کۆشکە ئەو شارەشم لۆ بەجێ بێرن وازە سێوەخانی ئامۆزام ناینم لاڵبا هەرێبی واز لێبینی ئەو سێوە گوڵی تو نییە مەبەستت چییە ئەو سێوە گوڵی منە ئەوە تو دەڵێیت چی سێوێ لە توەتی لێرێ و تایی بە من کەوتیە عاشق من بووە هەنووکە بە تو سەرگرانە درۆیە قسەکانت هەموو درۆیە سێوێ ئەتوی ناوێ ڕەچی لێ دەبیتەوە بەداخەوە لە هیچ زمانێک نەبووە بەک سەرڕای خاینیشی لە دیوەخانە پێش دەست و پەیوەندی درۆیان بکات ئەوە تو دەڵێت چێ لاڵبە لاڵبە هەتی و دیارە فایدەی نییە بیبن لێرە هیچ لێ مەکەن لەوێ لە کولە ڕەشەی بە قوربانی بردێکەن بیبن نا نەکەن بیکوژن ژیانم لێ تاریک مەکەن محەممەدی من هێشتا خێرچی لە دنیاە نەدیتیان لێمان با پێکەوە بژین ئەمن محەممەدی خۆم لەناو سەد محەممەدان هەڵبژاردیە وڵاتە ئێستا بچێ شادرابەوە
ده كينو حق دار فروريا ادي محمد سام ليكر لما محمد بشو واسي لي بينا كواز لكم بينم امن بتني له محمد يرجم لما ودوا نابي له يبجي دبي له من بجي دبي منين من بكي نعم لا محمد بترازن ميواني خاتشي ما محمد شو محمد ناوي رشكلا ولا سدنيا ولا من بمبك ولا خاني الدكم همو قال بدكم اوريشن دكم زير دكم زيو اتو بيم نالي تسلو رسول تيجيتيا ولا من بمبك ولا خاني الدكم لا هم ليش لو قتوا بحمو اهل عاشر توا بقربان داوت اسمي محمد يتاندكم محمد مكش محمد مر لا محمد ببي من عمري قرار من ويا مردوش يعمل فيك وبي يعني برواناكي ها رشيد ولا بابا شو او زلك بخيني محمد بينا باخانم زلشي بخيني ببيني انا يستا زلشي بخيني ببينا او دتساق دلت با محمد خوشكا بينا خيرا ولا بابا شو فرمو او زلشي بخيني ساق تماشا كوتا لا وزلشي محمد نيا بوني محمد اللي نهاية كشتم بو خنزري كشتم دروي دكا هي ظالم او دري سيوي الود وازار بيت دليم وازل محمد وشي بينا دنا بو خنزري سينج الشق دكم او سينجر محمد يا لو تنابي خذ ما عندي مكة شقك شهيد